طلالة عبد الفتاح علي لنجي كمان يعمل لسينا سيمبلس قناتي كشمان بزيادة وبجرندي بشكين إيسا قناتكان كنزا قلقمان لبردستيا بس بشير القارئ شنو رسالة كيف مجتاز مشروعي مشروعي أعمالك كأيش دبروا بشكل كان كما موجة كمان لما حاطة بدون جاي پێشتر لەوانەیە دوو فەرمودە سێ فەرمودە زانیبی بەڵام ئێستا کە بەشداری ئەو پرۆژە خۆشەیانە دەکەی لەوانەیە پرۆژە هەیە 100 فەرمودەیە بەشدار دەبی پرۆژە هەیە لەوانەیە 50 فەرمودە بەشداریمان کردیا یعنی ئەتوو ئەوانە لەبەر دەکەی هەم فەرمودەکەی لەبەر هەم مانایەکەش دەزانی کە مادام فەرمودەکە لەبەر زانیت کەوا ئەو فەرمودە لەلایەن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەواتە جێبەجێشی دەکەی داوا دەکەم هەموو ئافرەتەک بەشدار بی بەس ناتوانی وەکو یەک لە ئەوە کە دەرێ ئینە بەعض الظن ئثم ناتوانی زەنی خراپ لە بۆ کەسە چبێت چکە ئافرەت هەیە ناتوانی بەشدار بی ئافرەت یانی دەزانین لە نزیکەوە ئاگادارین حەز دەکە بەشدار بی بەس لۆیە لەوانەیە لە ماڵێ ڕێگر بن لێی کەواتیان بابی ناهێل یا خۆیت پیاوەکەی ناهێلیان خۆی حەز ناکاتن ئافرەت هەیە زۆری حەز لێیە دەڵی ناتوان لە مارێ ڕێگەم پێ نادن ئافرەت هەیە زۆری حەز لێیە دەرێ خینەکەم باش نییە نووسینەکەم باش نییە یعنی پێم ئەوە ئینشاڵڵا بەڕای من هەموو کەس بەشدار بی ئەوەی پێی دەکرێت تا ڕادەیەک زۆر دڵخۆشم بەڕاستی ئەو نوعە پرۆژانە زۆر مهمە لە بۆ هەر هەموو کەسێکی خاستەن ئافرەت چکە بەس لەو سەردەمەیڕا زۆربەی ئافرەتەکە هەوەندە شارەزاییان نە لە قورئانێ هەیە نە لە حەدیسەکان هەیە ئەو حەدیسانەی کە تایبەتن بە ئافرەت خاستن فقهی ئافرەتانەیە ئەوانەیە ئەگەر بێت و بەشداری ئەو پرۆژانە بکەن بەڕاستی سەرکەوتوو دەبن هیچ کەسیش نەرێ ئەمن هیچ نازانم هەر کە هاتیە ناو تەڵەبی عەلم خاصەتەن علومی شەرعی ئەوجە حەدیث بی ئەوجە قورئان بی بەخۆی هەر قورئان و سونەیە ئەتو بەشداری شتێکت کرد هەدەفەکت هەبی دائما دەگەی ئەو هەدەفەی ئەدی خوای گەورە بە هەموو مسلمانان نارێ قل عالما ئەو متعلما یان دەڵێتن وقل ربي زدني علما ها علما زياد كان يان طالب العلم فريضة على كل المسلم والمسلم كل المسلمات والمسلمات يعني أتو أوهموا أو ما لبوهاتي كما طالب علم بين أوهموا وتخوشان وعديس آية باشنو لما أريد أن شنتي استفادة شيء براستي أمن لو بروجانا زور استفادة مكردية نص مليون بجيب وأرسال في أمس الدمي مجاكان باقي قوي إستاش بذكين مش خلاص دانيا سيامن حمد باش بۆ خودایی بەخشندا کەوا تەمەنی داین کەوا بەردەوامین لەسەر کار و پرۆژەکانمان لە خزمەت ئەم دینە لە خزمەت ئەو فەرمودانە بەردەوام لە خزمەتی ئاەت و فەرمودەکان داینە و خوشکانی بەڕێزیش دەستخۆشیان لێ دەکەم بەردەوامن لە بەشداربوون بوونمان ساڵانە ئەمە بەردەوام خزمەتی ئەو پرۆژانە دەکەین لە خزمەتی ئەو پرۆژاندن ئەوجە بە هەر کارێک هەبیتن و سوپاس بۆ خدای گەورە بە ڕێژەیەکی بەرچاو خوشکانی مسلمان و خوشکانی داپۆشراومان خوشکانی خزمەت ئاینی پیرۆز بەشدارن و بەشداریش دەکەن دەستخۆشیشیان لێ دەکەم هیوادارم هەر بەردەوام بن تەمەن لۆمە کێشەی نییە کە ئەمە پرۆژەکان ئێعلان دەکەین کە تەمەنی زۆربەی ئەوانەی بەشداری دەکەن لە 15 ساری بەسەرەوەیە هەتا 45 بگرە هەتا 50 ساریش بەشداریمان لەگەر دەکاتن کە ئەمە ئەعلانمان کرد و ئەو پرۆژەیەمان هەیە و کە لە قسمەت ئەو فەرمودانەداینا تەنها ڕێژەی فەرمودەکان یان سوورەتەکان دەنێنەوە ئەوان بەشداری دەکەن ئەلحەمدوللیلا. ناسكا يونس لطيف ناسكا